نوری نەمر لە چاوەڕوانی بەرەبەیاندا جیهان شەوە زەنگێکی تاریک دایپۆشی بوو. شەوە زەنگێک لە هەکبەیدا نورێکی چاوەڕوانکراوی هەڵگرت بوو. زایاڵەکانی ئاسۆ مزگێنی دەرکەوتن و قودومی پێغەمبەرێکی نوێیان دەدا. شوێنکاری ئەم مژدانە لە ویژدانەکاندا هێندە زاڵ بوو. ئەوە تا باس و خواسی دواهەمین پەیامبەر بۆتە بابەتی کۆڕ و دانیشتنی زۆرێک لە مەکەییەکان. ئامۆژگاری لە دوی ئامۆژگاری. هەرکە ئەو پێغەمبەرە دەرکەوت زوو بگەنە لای و ئاوێتە بن لەگەڵ ڕۆحیدا. مرۆڤایەتی تێگرا بەجارێک دڵی داخورپا بوو. هەموو هیواکان وابەستە بوون بە دوایینی فریادڕسانەوە. دایکان و باوکان بە ئومێد بوون ئەم پێغەمبەرە لەنەوەی خۆیان بێت. هەر لەبەر ئەمەش بوو زۆرێکیان مناڵەکانیان ناودەنا محەممەد. بەڵام پێغەمبەری چاوەڕوانکرا و لە پشتی زنجیرەیەکی زێڕینەوە دەهات کە لە حەزرەتی ئیبراهیم و ئیسماعیلەوە دەستی پێدەکرد و بە عەبدولموتەلیب و عەبدوڵڵا کۆتایی پێدەهات. بەڵێ دڵەکان لەم ڕێەوە چاوەڕێی ئەو نورەیان دەکرد. ڕووداوەکان هەواڵی هاتنی ئەویان دەدا. شەڕبوونەوەی تاریکیش نزیکبوونەوەی سپێدەیەکی ڕادەگەیان کە تاریکی لە بن دەردەهێنا. مرۆڤی ئەو سەردەمە لە هەموو ئەو مەبەستە مەزنوو بە هاباڵایانە مەحروم بوو کە گیانیان بەبەر ژیاندا دەکرد و مانەیان پێدەبەخشی. هەرچی کردەوە و کۆششیانە. والذين كفروا أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن ماء حتى إذا جاءه لم يجده شيئا. ئەوانەی کە ڕێبازی کوفریان گرتووەتە بەر کردەوەکانیان وەک تراویلکە و سەرابێک وایە لە بیابانێکدا بریسکە بداتەوە. کەسێکی تین و وا بزانێت ئاوە بە تاڵوکە بۆی بچێت هەتا کاتێک گەیشتە لای دەبینێت هیچ نییە. هەست و هزر و ڕەفتاریشیان زۆر جیاواز نەبوو لە وێنەی ئەم ئاەتە. أو كظلمات في بحر لجي يغشاه موج من فوقه سحاب ظلمات بعضها فوق بعض إذا أخرج يده لم يكد يراها. یاخود کردەوەیان وەک چەندەها تاریکی وایە کە لە ناو دەریایەکی قوڵدا شەپۆل لەسەر شەپۆل بدات بەسەریدا. لە سەروشیەوە هەورێکی تاریک دایگرت بێت. تاریکاییەکان چین لەسەر یەک نیشت بن کاتێک دەستی دەربهێنێت خەریکە دەستی خۆی نەبینێت. جاهیلیەت ناوی ئەم سەردەمە بوو. بەڵام ئەمە جاهیلیەتێک نییە کە پێچەوانەی زانست بێت، بەڵکو هاواتای کوفرە و لە بنەڕەتدا دژی ئیمان و بیر و باوەڕە. جالێرەدا نامەوێت تابلۆ دزێ و خێزەوەنەکانی ئەو سەردەمەتان بخەمە پێشچاو، چونکە ئەگەرچی بۆ کاتێکی کەمیش بێت نامەوێت پەردەیەکی تاریک بەڕووی ڕۆحتاندا بچێشم. ئەوەش ڕاستیەکە کە وێناکردنی باتڵ و کارە ناڕەوەکان زیهنەکان دەشێوێنێت و سازگاری بیر و هۆشەکان لێڵ دەکات. وە پێم وایە بوونە هۆکاری ئەمەش زۆرێکە لە تاوان. بەڵام سەرباری ئەمە لێرەدا هەوڵ دەدەین بە کورتی و لە چوارچەوەی چەند ئاماژەیەکدا تیشک بخەینە سەر هەندێک لە دابوو نەریتەکانی ئەو ڕۆژگارە تاوەکو دەرکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ ڕەحمەتێکی بۆ تێگڕای بوونەوەران و ناردنیشی چ لوتفێکی ئیلاهیە. بەڕاستی هاتنی پێغەمبەر درودی خوای لێبێ مەزنترین لوتفی پەروەردیگار و فراوانترین چاکەیەتی بەسەر هەمووانەوە. هەر بۆیە قورئانی پیرۆز لە ڕوانگەی ئاماژەکردن بۆ ئەم ڕاستیە دەفەرموێ: لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. سوێن بێت بێگومان خوا منەتی ناوەتە سەر ئیمانداران کاتێک پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردوون لە خۆیان ئاەتێکی ئەویان بەسەردا دەخوێنێتەوە. دڵ و دەرونیان پاک و پوخت دەکاتەوە، هەروەها فێری قورئان و داناییان دەکات. جا بڕوانن بۆ لوتف و ڕەحمەتی خوای باڵادەست کە لە نێو مرۆڤەکاندا و هەر لە خودی خۆیان
پێغەمبەرێکی بۆ ناردوون کە سروشتی هاوشێوەی ئەوانە و هاوبەشیان دەکات لە تەرزی ژیاندا. دەبێتە پێشەوا و ڕێپیشاندەری ڕێگەی گەیشتنیان بە حەق. ئەگەر پێویستیان بە پێشەوا بوو ئەوە پێشیان دەکەوێت و دەبێتە ئیمام و پێشەوایان. ئەگەر پێویستیشیان بە وتاربێژ بوو ئەوە سەر دەکەوێتە سەر مینبەر و ڕەوانترین پەیامیان بەسەردا پەخش دەکات. هەر ئەو پێغەمبەرەش دەبێتە سەرکردە و کاروباری سوپا بەڕێوە دەبا. لەم کارشدا هێندە لێ هاتووە بە تواناترین سەرکردەکانی جەنگ لە دواوەی بەجێ دەهێڵێت. مەسیحیەکان بیر و باوەڕێکی هەڵەیان هەیە. ئەوان باوەڕیان وایە کە خوای گەورە سوبحانەه وتەعالا قوربانی بە حەزرەتی عیسا عەلەیهی السەلام داوە بۆ ئەوەی ببێتە قۆچی یەکەمی هەڵەی مرۆڤایەتی. واتە باوەڕیان وایە کە خوای گەورە قوربانی بە مەسیحی کوڕی خۆی داوە بۆ ئەوەی چاوپۆشی لە هەموو مرۆڤایەتی بکات. بۆ ئەو مەبەستە و بەپێی ئەو بیر و باوەڕە هەڵەیە مەسیح لە قازدرا. بەم جۆرە چاوپۆشی کرا لەو یەکەم تاوانەی کە لە باوکە ئادەمەوە دەست پێ دەکات و هەر مرۆڤێکیش کە دێتە دنیاوە لەگەڵ خۆیدا دەیهێنێت. ئەمە بیر و باوەڕێکی هەڵە و گومڕاییانەیە. وێڕای ئەمە ئاماژەیەکی ڕاستیشی تێدایە کە ئەویش ئەوەیە خوای میهرەبان بۆ ئەوەی لە ئادەمی زادەکان خۆش بێت و لە تاریکستانی نەفامی و گومڕایی و ئازار و پەستیدا بە تەنها بەجێیان نەهێڵێ خۆشەویستترین بەندەی خۆی کە حەزرەتی موحەممەدە صلی الله علیه وسلم وەک پێغەمبەر بۆ ڕەوانەکردن سەرباری ئەوەی کە دەیزانی چه ئازار و دەردەسەریەکی لەو پێناوەدا دێتە ڕێ. بەڵێ خوای گەورە بەندەی خۆشەویستی خۆی بە ئەرچی پێغەمبەرایەتی ڕەوانە کرد بۆ مرۆڤایەتی تاوەکو سەردێشێواوی نەبێتە چارە نووسیان و لە نێو جێژاوی بێمەبەستیدا لەناو نەچن تاوەکو بەرەو ئاسمانی مرۆڤایەتی سەر بکەون و هەر یەکەیان ببن بە مرۆڤێکی کامڵ لە ناخیاندا ڕەهەندەکان تێی بکەن و هەموو ساتێک لە ڕۆحیاندا هەست بە مەزنی و چاودێری پەروەردیگاریان بکەن. بە دەربڕینی شاعیری خواناز ئیبراهیم حەقی پێویستە لەسەر ئیمانداران پەروەردیگاریان وەکو گەنجینەیەک لە دڵەکانیاندا بناسن. بەڵێ دڵ گەنجینەیەکی بێسنوورە بە جۆرێک کە ئاسمانەکان و زەوی ناتوانان لە دەرکی ناوەجوان و سیفاتە بەرزەکانی خوای گەورەدا. کەچی ئەوە دڵە کەواڵایە بەڕووی ڕێژنەی تەجەلیاتی ناسین و دەرچی پەروەردیگاریدا نەپەڕاوەکان نەعەقڵ و هزر و فەلسەفەکان نەڕەوانبێژی و زمان پاراوی و نەزەوی و ئاسمانەکان و نەبوونەوەران هیچیان نەیانتوانی بە تەواوی لە خوای گەورە عەززە وەجەل لە تێبگەن و حاڵی ببن. بگرە کۆڵەواران لە گوزارشکردن لە ذاتی ئەو تەنها دڵە کە ئەگەر بە پێوەرێکی بچووکیش بێت دەتوانێت ببێتە تەرجمانی ئەو پێی بەناوە جوان و سیفەتە بەرز و پیرۆزەکانی ببات. بەڵێ دڵ زمانێکی ئەو تۆی هەیە کە گوێیەکان دەربڕینی وەک ئەویان نەبیستووە ڕەوانبێژی وێنەی ئەویان گوێ لێ نەبووە کەواتە پێویستە لەسەر مرۆڤ کە لە دڵی خۆیدا دووریەکان ببڕێت و هەر لەوێدا تێنوێتی ئەوداڵی بشکێنێت ئیتر لەوێ بگاتە خزمەت پەروەردیگار و لە خۆشەویستی ئەودا فەنا ببێت. جا خۆ ناردنی پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم هەر لەبەر ئەم مەبەستە بووە. بەڵێ ئامانج لە ناردنی سەرداری جیهان ئەوە بوو کە ئاەتەکانی خوای گەورە بەسەر خەڵکیدا بخوێنێتەوە و معجیزەکانی پەیتا پەیتا لە پێش چاویاندا پیشان بدات و ئاشنایان بکات بە ماهیەتی ڕاستەقینەی خۆیان. ئیدی لە سایەی ئەودا مردوم لە چڵکی سروشتی ئادەمی باڵفتە دەبوو بە ڕزگاربوونیشی لە زیندانی داخوازیە نزمەجەستەیەکانیشی بەرەو پلەی ژیانی دڵ و ڕۆح بڵند دەبووە لە ڕاستیشدا هەر بەو جۆرە بڵند بووە. بەڵێ ئەو خەڵکی فێری کتێب و دانایی کرد لەبەر نووری کتێب و ڕۆشنایی داناییدا مرۆڤایەتی خۆی دۆزیەوە و ئاور لە دوا ڕۆژی دەداتەوە. ئیتر بەم جۆرە ڕێگەی بەختەوەری ژیانی هەتا هەتایی دەگرێتە بەر بەڕاستیش ئەو ڕێگەی گرتە بەر. لە ناو ئێمەدا ڕۆژانی پیرۆز و گرنگکە هەندێکیان بۆ ئیمانداران بە جەژن دادەنرێن. لە هەموو هەفتەیەکدا ئیمانداران خۆشی ڕۆژی هەینی دەچێژن. پێوەرەکە گەورەتر بکرێت لە جەژنی ڕەمەزان و قوربانیشدا لەم خۆشیێدا دەژین. لە جەژنی قورباندا مسلمانان قوربانیدانی حەزرەتی ئیبراهیمیان بیر دەکەوێتەوە پڕ بە دڵ و لە ناخیانەوە دەلاڵێنەوە لەخوا داوا دەکەن لێیان خۆش بێت. هەر لەبەر ئەمەشە هەندێکیان بە پرتاو ڕوو دەکەنە ماڵی خوا بۆ ئەوەی خۆیان بە پەردەکانیدا بسوون. کاتێکیش لە چێوی عەرەفاتدا دەوەستن ڕووی دڵیان دەکەنە پەروەردگار و بە گیانێکی موحەممەدیانەوە لی دەلاڵێنەوە تا لێیان ببورێ و چاوپۆشیان لێ بکات. جەژنی ڕەمەزانیش جەژنێکی گەورەیە و چەندەها واتەی مەزنی لەخۆ گرتووە چونکە کاتی نزیکبوونەوەی بەندەیە لە ڕەزامەندی خوای گەورە لە پاشمانگێک لە پەرستش. بەڵام جەژنێکی تر هەیە کە جەژنە بۆ گشت مرۆڤایەتی بگرە بۆ جیهانی بوونەوەران. ئەویش ئەو ڕۆژەیە کە دنیای پێشەرەفمەند بوو بە هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتی وەسسەلام.
بە گوزارشتێکی دی ڕۆژی ویلادەتی ئەحمەدیەیە، واتە ئەو ڕۆژەی خوای گەورە نوری ئەحمەدی هەڵکرد و سرای محەممەدی لە ئاسمانی مرۆڤایەتیدا وەک ڕۆژی ڕووناک درەوشاندەوە. ئیتر بەم نورە تاریکایی نەفامی ڕەویەوە و نور و ڕۆشنایی هەموو جیهانی داپۆشی. بەڵێ ئەمە مەزنترین نیعمەت و بەخشایشی خوای گەورە بوو بۆ ئینس و جین. نوری نەمر